دانیشتوانی کۆمپانیای بەڕێز کە هەندێک کاتیش بە چەرموستی ناو دەبرێت نیگەرانن لە نەبوونی خزمەتگوزارێ سەرەتایەکان لە گەڕەک و شوێنە گشتیەکانی کۆمپانیای ناوبراو. هاوڵاتیانی کۆمپانیای بەڕێز بۆ پەیام دەدوێن و دەڵێن لا سەرەتای دروستکردنی خانووەکانی کۆمپانیاکەدا کۆمپانیای ناوبراو بڕێک پارەی زیاتری لەو هاوڵاتیانە وەرگرتووە کە بەردەمی خانووەکانیان خزمەتگوزارەکانی وەک باخچە و دایەنگا و قوتابخانەیە. بەڵام دواتر و کۆمپانیاکە بەڵێنەکانی وە خۆی نەبردووەتە سەر و شوێنی ئەو خزمەتگوزاریانەی کردووە بە شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان و خانووی تێدا دروست کردووە. ئێمە وەکو خەڵکی کۆمپانیای بەڕێز کۆمەڵێکمان پارەی زیادمانداوە کە خزمەتگوزاری باشمان بۆ بکری وەکو پارک، وەکو خەستەخانە، وەکو تاتان، وەکو بازار، تەنانەت وەکو قەیوانستی وەکو کۆشۆنەکانی تری دەواازەیەکمان بۆ بکرێت تایبەت بێ بە کۆمپانیای بەڕێز، یعنی کە داخل کۆمپانیای بەڕێزە بێ. ئەمە هیچێکمان بۆ نەکراوە بڵێ شوێنی پرۆژەکان کشتی کراوە بە خانوو، هەمووی تەوزیع کراوە بە خانوو. یەک شوێنی پرۆژەمان نییە، یان نە پارکمانەیە، نە خەستەخانەمانەیە، نە مزگەوتەکەش خۆمان کردومانە. ئەم مزگەوتەی کە بینێ لە پشتی منەوە خۆمان دروستمان کردووە. عەرزەکەش بە پارە قەرومان کردێتەوە، وەرمان کردو عەرزەکەی. بەڵێ زۆربەی ئەو ماڵە ڕوکنەکان زۆربەیان ڕوکنن، ئەوانە پارەی جاتێنەوەی گیراوە، ماڵی تقریبا 3 ملیۆن لەوەی گیراوە لەوەی کە شوێنەکان پێشیان باخچە بێ. ئێمە زۆربەی کێشەکانمان چارەسەر نەکراوە تا ئێستا. ئەو شوێنی خزمەتگوزاریەکانمان شوێنی بازار و بنکەی پۆلیسمان کراوە بە خانوو فرۆشراوە، ئەو شوێنی هەتەقەکانمان زۆری کراوە بە خانوو. ئێستا بۆ چتکڕینی هەیە کە بچین ناو شاری چەمچەماڵ، بنکەی پۆلیسمان نییە، ئاسایشی لێ نییە. سەبارەت بە کێشە و داواکاریەکانی هاوڵاتیان پەیام پەیوەندی کرد بە عیماد عەلی، لێپرسراوی ئۆفیسی چەمچەماڵی کۆمپانیای بەڕێز. بەڵام ناوبراو بە بیانووی ناجێگیری تەندروستیەوە ئامادە نەبوو لێدوان بدات. تەنها ئاماژەی بەوە کرد ئەو هاوڵاتیانەی پارەی زیاتریان لێوەرگیراوە لە ماوەکانی ڕابردوودا قەرەبوو کراونەتەوە. بەشێکی تر لە هاوڵاتیان دەڵێن جگە لەو کێشەیە لە ئێستادا هیچ خزمەتگوزارێکی دیکە وەکو قوتابخانە و بنکەی تەندروستی و یاریگای تاتان لە کۆمپانیای ناوبراوبوونی نییە. ئەو مزگەوتانەشی لە کۆمپانیاکەدا دروست کراون لەسەر ئەرکی هاوڵاتیان و خێرخوازان دروست کراوە. کێشەی ئاو و کارەبا و مەکتەب و کۆمەڵێ پرۆژەی تر هەیە لە ناو کۆمپانیای بەڕێزە. ئێمە 10 ساڵ زیاتر لێرە نیشتەجێین. ئەم کێشانە ینی ساڵ بە ساڵ دووبارە ئابێتەوە، ساڵ بە ساڵ باسێکن خەک دێت ئەچێت سەردانی قایمقامێت مدیناحی ئەماناکەین چارەسەر ناکرێت. ئێمە داواکەین لە کەناڵەکەی ئێوە داواکەین پێشنیارانەمە بگەن لە حکوومەت بگەنە دەسەڵات. کۆمپانیای بەڕێز لە مانگی نیسانی ساڵی 2010دا دەستکراوە بە کارکردن تیایدا و لە سەرەتاکانی ساڵی 2010دا بەشێک لە خانووەکانی تەواو کراون. لە 1459 یەکەی نیشتەجێبوون پێک هاتووە و لە ئێستاشدا نزیکەی 1000 یەکەی نیشتەجێبوونیان تەواو کراون و هاوڵاتیان تیایدا نیشتەجێن. زیاتر لە 450 خانووشی لە قۆناغی کارکردندان. ئەمە لە کاتێکدایە بڕیار بوو تا کۆتایی ساڵی 2017دا سەرجەم خانووەکانی بە خزمەتگوزارێ سەرەتایەکانیشەوە تەواو بکرێن. بەڵام تام کاتە نەخانووەکانی تەواو کراون و نەخزمەتگوزارێ سەرەتایەکانیشی وەکو پێویستە. لە ڕووی ئیداریشەوە سەر بە ناحیەی شۆڕشی قەزای چەمچەماڵە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، سنووری ناحیەی شۆڕش.